بەناوی خۆی گەورە میهرەبان ئەمڕۆ ئێمە ستافێک لە مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی بەشداریمان کرد لە ئاهەنگی یادی مەولود لە مزگەوتی سالار فەقێ محەممەد. دیارە لە ڕاستیا بوونی ئەم جۆرە یادانە زۆر گرنگە، جێخۆری دەستخۆشی لە بەڕێوەبەراتی وقافی چەمچەماڵ بکەن کە هەڵساوە بەم یادکردنەوەی بەداخەوە هەندێک جار ئەبینی جۆرێک لە جۆرەکان ساتی سڕی هەیە، بەڵام ئەم جۆرە بۆ نەویادانە زۆر گرنگن، بە تایبەتی ناساندنیان بە جیلی نوێ بە نەوەی نوێ. ئەوش تەنها ڕەنگە یادکردنەوە نەبێت لە مزگەوتەکانە بەس نەبێت، بەڵکو ئەکرێ بە کۆڕی زانستی، سێمیناری زانستی، بڵاوکردنەوەی کتێبەکانی، بڵاوکردنەوەی نامیلکەکانی، بڵاوکردنەوەی بە هەر شێوازێکی کە بێت، نەک تەنها لە چوارچێوەی مزگەوتەکانە بێت. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئەمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ لە یادی لەدایکبوونی سەرداری مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم هەڵساین بە سازکردنی مەراسیمێکی شایستە بۆ ئەو یادا. دیارە سوپاس بۆخوا کە میلەتی کوردی موسڵمان ساڵانە لە سەرانسەری شارەکانی کوردستانەوە بە جۆش و خۆشێکی زۆرەوە بە گوڕوتینێکی ئیمانیەوە پێشوازی لەم مانگە پیرۆزە ئەکەن. ئەمیش نیشانەی وەفا و هاوسۆزی و دڵسۆزی میلەتی کوردە بۆ ڕێباز و ڕێچکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.